پیشانگامان پیشانگای کاری دەستیە بەڵام دەرفەتێکماندا بۆ کەسانی پێیجیان هەیە و شی لەسەر پێش دەفرۆشن ئەوانیشتی حاضر ئەوانیش بەشدارن ئەوڕۆ لەگەڵەمە نیازمانە بۆ 10 ڕۆژی ئێمە شوێنمان گرتێ بۆ 10 ڕۆژ ئەگەر بازارمان خۆش بوو هاندانیان کردین و هاتن سەردانیان کردین و ئیشەڵڵە بۆ 10 ڕۆژی تەواو بەردەوام دەبی. لە وڵاتی ئیسپانیا هاتوومەتەوە پێشانگایەکی ئاوا بۆ من زۆر سەرنجڕاکێشر بوو ینی هەموو خانمان بخۆیان کاری دەستی خۆیان ئێرائا دەدەنە دەرێ و لە ڕێگایەوە پارەیەکیش بەدەستدێنن لە وڵاتانی دەرەوە شتی ئاوام نەدیوە ئەو شتە بۆ من زۆر خۆش بوو زۆر جگەی ڕێزن ئەو خانمانە بۆ من ینی منداڵی وەبیر من هێناوە ئەو شتە سنەتیانە من لە دەرەوە نەمدیوە واقعەن. خوێندنی موزیک بە شێوازێکی تیۆری بۆ جەماعەت هەموو عامی خوێندکاریان فێرخواز تیۆری خوێندێ و ڕاهێنانی دەنجی ئەکرێت. بەڕاستی پیرۆزبایی لە شاری هەڵەبجەی خۆشەویستەکەمە بۆ نێکردنەوەی ئەمە کاتیمایە و بەڕاستی و دەستخۆشی لە خۆشەویستانەکە لێرە ئەمە کاتیمایان کردوتەوە لەسەر بودجە و داهاتی جیرفانی خۆیان بەڕاستی ئەمە مای خۆشحاڵیەکە دڵنیام لە داهاتوە ئەمە کاتیمایە ئەبێتە قوتابخانەیەکی زۆر باشی هونەری چووکە لە توانای مامۆستاکەیان ڕابینم بەڕاستی ئومێدوارم کە هەموو گەنجان و خۆشەویستانی دەوروبەری هەڵەبجە نەک تەنها بۆ هەڵەبجە بتوانن ئیسفادە لەم ئەکادیمیایە بکەن. هەم فکری ئەو بوو هەم یەکێکە لە کەسە ئەساسەکان کە ئەم شوێنەمان کردەوە وەکو ناوەندێکی ئەکادمی زانستی کە بۆ گەنجی هەڵەبجە و دەوروبەری بەگشتی هەتا هەورامان و هەڵەبجەی تازە شارە زور و بۆ ئەم فێرخوازانەی کە دواکەوتون لە مەجای هونەر لە کای هونەریا دواکەوتون و ویستویانە فێری ئامێرێکی مۆسیقا یاخود مۆسیقا یاخود توانایەکی دەنگخۆشییان هەبووە برەوی پێبن و بەردەوام بن. شش ساله به işe çedirdim. İşime ana pandemi süreci de işime tane sale be zaten nakhaşiya da zivistan khaşe. Çedirdim var ya ama bir sürece ma bir şey bu. Xalas. Çünkü jibê zivistanê bikpî hem jibê binêr salga merive hem jibê germbûna merive û jibê şîrê bizinayê û salebe ji çiya tê girtinê qalîtelî male yanî ji berê de heştê 80 heyan ez jê di navê îşê de me feqet ez zanam dev jê berdaye